فەرمانبەران و دانووسانی سلێمانی و دەوروبەری لە بەردەم فەرمانگەکەیان گرتبوونەوە و ڕاگەیەندراوێکیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد و هەروە دەستەی مامۆستایانی ناڕازیش 600 واژوو دەخەتە بەردەم بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و داوا دەکات کە ئەویش بێتە ڕیزی مامۆستایانی ناڕازی و بایکۆتی دەوام بکات. بەڕێزان، دیارە ئێمە ئەمڕۆ وەکو دادنووسانی ناو شاری سلێمانی و دەوروبەری بەسەرجەم قەزا و ناحیەکانەوە ئەمڕۆ لێرە گورت بووینەتەوانێ بۆ بایکۆتکردنی دەوام دژی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و خراپی باری بژێوی فەرمانبەران و دانووسە بەڕێزەکان. بۆیە پەیام و داواکاری ئێمە لەم پێنج خاڵەیە کورد دەکەینەوە. یەکەم، چارەسەری سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بکرێت بەوەی کە نەمێنێ و لا ببرێت. دووەم، هەموو 30 ڕۆژجارێک لە کاتی خۆیدا موچە بدرێت بە فەرمانبەران، نەک بۆ ماوەی 50 ڕۆژ یان 2 مانگ یان 3 مانگ جارێک دوا بخرێت. خاڵی سێەم، ئەو بەڕەموچانەی کە لە مانگەکانی 9 و 10 و 12 ساڵی 2015 نەدراوە لەگەڵ موچەی پاشەکەوتەکانی مانگە ڕابردووەکانی ساڵی 2016مان بۆ بگەڕێتەوە. ئێمە داواکاریەکانمان لە بەیاننامەکانی پێشووی دەستەی مامۆستایانی ناڕازی ئاراسی ڕای گشتی و حکوومەت کراوە. ئێستا بە ساتین داوای لێ بکەین کە بێتە بەرەی مامۆستایان و لەگەڵمان نابێ و بایکۆتی دەوام بکە. ئێمە داوامان لێ کرد بە داوایەکی ڕسمی کە نزیکەی 600 واژۆی مامۆستای لەسەر بوو. بۆ پێشیمان وت ئەگەر هاتوو دوایەوەی کە دیراسەی داواکاریەکەی ئێمە کار نەیەتە لای مامۆستایان و بایکۆتی دەوام نەکە، ئێمە ناچارین بەڕاستی بە شێوازێکی یاسایی و مەدەنی بینە بەردەمی بارەگاکەی ئەو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و هەردوو دەرگاکە لە بەردەمی دانیشین و بمێنینەوە مان بگرین لەو شوێنە.